زیاتر لە 2 ساڵ و نیو فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی تورکیش ئێرلاین لە فڕۆکەخانەی سلێمانی بە زیاتر لە 120 گەشتیارەوە نیشتەوە. ئەوە سەرەتای یاسایی بوونەوەی هاتوچۆی ئاسمانی نێوان تورکیا و سلێمانیە کە بە بڕیارێکی وڵاتە پەیوەندیەکان بچڕابوون. هەستێکی زۆر خۆشە، ساڵانێکی زۆرە خەڵکی دەرەوەی وڵات بە تایبەتی ئەوروپا چاوەڕێ ئەم ڕێگەن بکرێتەوە. ئەم ڕێگە بەڕاستی زۆر پێویست بۆ شاری سلێمانی. چۆنەڵی خۆشترین هەستە بۆ من لەبەرەوەی کە دائیمە سەفەرمان کردووە ماوەی ئەم 2 ساڵە ڕێگەکی دوورمان ئەبڕی هەتا گەشتینەوە بۆ ئێرە. ئێستا خۆشبەختانە ڕاستەخۆ لێرەدا بەزین ئاوڕێتە سەگە لە سلێمانی. هەمان فڕۆکە 105 سەرنشینی لە سلێمانیەوە بەرەو تورکیا برد. بڕیاریشە بۆ ئەم مانگە هەفتانە 4 گەشتی ئاسمانی لە نێوانیاندا ئەنجام بدرێت. مانگی داهاتوش بە زیادبوونی هێڵێکی دیکە ژماری گەشتەکان زۆرتر ببن. ئەو ماوەیە کە داخراوە بەڕاستی هەر شارەکە چۆن بڵێ هەستە کرد بلۆکی لەسەرە، بەڵامی ترەوە لەخوا بە زیاد بێ و بە ماندووبوونی هەموو لایەک و دەست هەموو لایە خۆش بێ و ئەو ئێستا ئەم گەشتە کراوەتەوە ئینشەڵا بەردەوامە بێ و لە داهاتووشە سوودی بۆ هەموو لایەکە بێت. هێڵی ئاسمانی ئەیجێتە کە هێڵی ئاسمانی تری تورکیە کە بە لۆ کۆست ناسراوەتە نرخی کەمە یەتە فڕۆکەخانەی سلێمانی و لە 12 و ئینشەڵاویش گەشتەکانی بەردەوام بێ. ئامارەکانی فڕۆکەخانەی سلێمانی دەری دەخەن بەهۆی گەمارۆکەی تورکیاوە نزیکەی 135 جموجۆڵ و چالاکی گەشتیاری و بازرگانی لە فڕۆکەخانەکە لە 2 ساڵ و نیوی ڕابردوودا کەمی کردبوو. حتما سەرروکی هەرێمی کوردستان ڕوولێکی گەورەی هەبوو لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولی بەردەوام دەون لەگەڵ وەزارەت و لەگەڵ بەرەبەری گشتی بۆ ئەوەی کە ئەم خەتە بکرێتەوە و بکەویتە خزمەتی هاوڵاتیان. هەر لە سایق تەکسیەکەوە تاکو کاسبکارێکی ناوبازار بگرە بۆ کەرتی گەشتیاری بۆ کەرتی بازرگانی هەمووی ئەم پرۆسەیە پەکی کەوتە بوو. ڕۆڵی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار کاک نەچیروان بارزانانی ڕۆڵێکی گرنگی و ئەساسی هەبوو لەکردنەوەی فڕۆکەخانەکە لێرەوە پێمان خۆشە وەکو خەڵکی شارەکە و منیش وەکو گەشتیارێک سپاسی تایبەتی جەنابیان بکەم و پێم خۆشە سپاسی هەموو بەڕێزانە بکەم کە ڕۆڵیان هەبوو لەکردنەوەی فڕۆکەخانەکە. لە ڕۆژی 9 مانگی ڕابردوو لە سەرداوای نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا گەماروی سەر فڕۆکەخانەی سلێمانی لابرد. بە ئاسایی بوونەوەی گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی بربەستی بەردەم گەشەی ئابووری شارەکە لابرا. پێشاوبەختیان ڕوودا و سلێمانی